بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة الهمزة. همزة بمعنى ئەو کەسانە بە پاشەملە وان باسی خەڵکی دەکەن و کاتێک کەسەکە ڕوبەڕوویان نییە تا نەوتەشەری تێدەگرن. وان سەرەتای سوورەتەکە بە وشەیە دەستی پێکردووە و ناوی سوورەتەکەش هەر بەوەیەوە ناونراوە. ئەوەشیان هەر لە مەککەی هاتووتە خوارێ. باز لەو کەسانە دەکا کە تا نەوتەشەر لە خەڵکی دەگرن و ئەوانەی ڕەزیلی دەکەن و هەروەها سەرنجامی ئەو کەسانەش لە قیامەتدا لەکوێدایە و شوێنی سزادانیان چۆنە. دەفەرمێ وەیل لكل همزة لمزة. وەیل یعنی هاوار، بەدبەختی، یان دەکرێت بڵێین دۆزەخ یان چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ بۆ هەموو ئەو کەسانەی همزة لمزة کە بە پاشەملە باسی خەڵکی دەکەن کاتێک کەسەکە ڕوبەڕوویان نییە بە خەراپە ناوی دەهێنن تا نەوتەشەری تێدەگرن، ڕەخنەی لێدەگرن. لومەزەش ئەو کەسانە کە ڕوبەڕوو عەیب لە خەڵکی هەڵدەدەن یان بە ئیشارەتی دەست و چاو و ئەوانە سوکایەتی بە کەسی بەرامبەر دەکەن. ئەجا کەسەکە لەکنت بێ ئینسان باسی کا بە خەراپە و ڕەخنەی لێ بگرێ، ئەگەر تەبەن هەر خەراپە و نەتیجەکەی هەر دۆزەخە، و چ کەسەکە لەکنت نەبێ باسی کەی و تا نەوتەشەری لێدەی، لەکنت بێ و لەکنت نەبێ. جا دەفەرمێ وەیلون هاوار و لە ناوچوون یا جەهەنەم و دۆزەخ لكل همزة لمزة بۆ هەموو ئەو کەسانەی همزە بە پاشەملە باسی خەڵکی دەکەن کاتێک کەسەکە ئاگای لێ نییە ڕەخنەی لێدەگرن و لەکەداری دەکەن. لومەزە و ئەو کەسانەی کە ڕووبەڕوو عەیبەی خەڵکی باز دەکەن و تا نەوتەشەر لە کەسی بەرامبەر دەدەن یان بە ئیشارەت و ئەندامەکانیان ئاماژە دەکەن بە سوکایەتیکردن بە کەسی بەرامبەر. وەکو وتمان کەسەکە لەوێ بێت یا لەوێ نەبێ، ئینسان ئەگەر بە سووک تەماشای خەڵکیکە تا نەوتەشەر لە خەڵکی بدا و قسەی زبر و ناخۆش لە بەرامبەریاندا بەکاریان بێنێ هەر خراپە. ها زۆر جار دەگوترێ ها کەسەکە ڕوبەڕوو وەک دەڵێ سوکایەتی بە کەسەکەی دەکات، دەڵێ خۆ بۆ خۆی ئاگای لێیە، ئاگاشی لێ بێ، گەدڵت هێشان قسەیەکت کرد کەسەکە پێی ناخۆشە هەر خراپە. وەک چۆن ئەگەر ئاگای لێ نەبێ باسی کەی و مەجلیسی پێکەرمکەی هەر خراپە. بۆی خوای گەورە هەڕەشەی لە هەردووکیان کردووە. ڕوبەڕووش ئینسان نابێ ئەگەر دڵسۆز بی ئامۆژگاریکردن بێ جیاوازە، بە تەنهاویش بە ئوسڵوبێکی جوان و نەرم ئامۆژگاریەکەت بگەیەنێ، ئەگەر نا لەکەدارکردن و عەیبدارکردنی کەسی بەرامبەر بە ئیشارەت و ئاماژەی دەستیش بێ یان ئیچاویش بێ یان ئیبرۆش بێ ڕێگە پێ نەدراوە. وەیلون هاوار و لە ناوچوون یا دۆزەخ یا چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ بۆ هەموو ئەو کەسانەی کە همەزە بە پاشەملە باسی خەڵکی دەکەن و تا نەوتەشەر لە خەڵکی هەڵدەدەن و ڕەخنەیان لێدەگرن. لومەزە و لەو کەسانەشی کە ڕووبەڕوو سوکایەتی بە بەرامبەرەکانیان دەکەن و بە چاوی کەم بایەخەوە لێیان دەڕوانن، تەنانەت ئەگەر بە ئاماژە و ئیشارەتیش بێ، مادام وا پیشان دەدەی کە تۆ کەسەکەی بە کەسێکی سووک حساب دەکەی، خوای گەورە هەر بەو شێوازە هەڕەشەی لێ کردووی. جا دەفەرمێ ئەلەدی ئەو کەسە کە ئەو سیفەتانەی تێدایە تەبەن بە جەهەنەم هەڕەشەی لێ کراوە، و هەروەها کەسێکیش کە جەمەع مالە کۆ دەکاتەوە ماڵ وعەدەدە بەس دەیژمێرێ. ئەلەدی ئەو کەسەی جەمەع مالە ماڵ کۆ دەکاتەوە، ماڵ کۆکردنەوەکە بەتەنێ عەیبەی تێدا نییە، بەمەرجێک بەکاری بێنی بۆ خۆت و لە کاری چاکەدا، بەڵام کە بەس وعەدەدەهوو بێ، ئیشت بەس ژماردن بێ، بەس حساباتکردن بێت، دڵت نەیە نە بۆ خۆت و نە بۆ ئەو کەسانەی نەفەقەیان لەسەر تۆیە، نە لە پێناوی خوادا بیبەخشی، بێگومان ئەو کاتە ئینسان دەچێتە ڕیزی ڕەزیلەکان و ڕەزیلەکانیش لە قیامەتێ خوای گەورە هەر بەو پارەی کە ڕەزیلت پێ کردووە کەسەکەی پێ
سزا دەدرێت. الذي ئەو کەسەی جەمع مالە کۆ دەکاتەوە ماڵ وعدەدە بەردەوام دەیژمێرێ ئەوجار یەحسەبو پێشی وایە واش گومان دەبا ئەنە مالەهو کە ئەو ماڵ و سەروەت و سامانە ئەخلەدەهو بە هەمیشەیی و بە نەمری لەو دنیادا دەیهێڵێتەوە و پێی وایە قەت نامرێ. ئەو کەسەی کە تێڕوانینی بۆ ماڵ بە شێوازێک کە پێی وایە دەبێ هێندەی هەبێ کۆتایی نەیە قەت نەبڕێ تێڕوانینێکی سەقەتە و تێڕوانینی ئینسانی ئیماندار نییە. یەحسەبوو وا گومان دەبە ئەنە مالەهو کە ماڵ و سەروەت و سامانەکەی ئەخلەدەهو بە نەمری لەو دنیادا دەهێڵێتەوە. خوای گەورە دەفەرمێت کەلا وا نییە وا نابێ واز بێنن لە چی لەوەی کە بە پاشەم لە باسی خەڵکیکەن ئەوە کە ڕوو بە ڕووتانە و تەسەر لە خەڵکی بدەن ئەوە کە بەس ماڵ کۆکەیەوە و ئیشت بەس ژماردنی بێ ئەوە کە کەسابەت دەکەی و پارە پەیدا دەکەی پێ دوابێ قەت نامری واز لەوانە بێنن. خوا دەفەرمێت لەیونبەذەنە سوێند بێ بە دڵنیاییەوە ئەو کەسانە هەڵدەدرێنە فی الحوتەمە ناو ئاگرێکی تێکشکێنەرەوە. کەلا وانابێ لەیونبەذەنە سوێند بێ ئەوانە هەڵدەدرێنە و ئەو کەسە هەڵدەدرێتە فی الحوتەمە ناو ئاگرێکی تێکشکێنەر کە هەموو جەستە و لاشە تەنانەت ئێسقانەکانیش تێک دەشکێنێ. وما ئەدراکە تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان ما الحوتەمە ئەو ئاگرە تێکشکێنەرە چ ئاگرێکە و ئەندازەی گەرمیەکەی و ئەندازەی سزادانی ئەو کەسەی کە تووشی دەبێ چەندە. وما ئەدراکە تۆ چوزانی ما الحوتەمە ئەو ئاگرە سووتێنەرە و تێکشکێنەرە سەرچاوەکەی چییە و لەکوێوە هاتووە و چێ دروستی کردووە. دەفەرمێن نار الله ئەو ئاگری خوایە. ئەوەن هەموو ئاگرەکان ئاگری خوان بەڵام ئەوەیان بە تایبەتی ئەوەی لە جەهەنەمێدایە نار الله الموقدە نە ئاگری خوایە و داگرسێنراوە. کەی داگرسێنراوە تەمان زۆر لە مێژە ئاگری جەهەنەم و جەهەنەم ئاگری تێبەردراوە و بەردەوام خوای گەورە حازری دەکا ئامادەی دەکا گەرمی دەکا بۆ ئەو کەسانەی کە شانی چوونە ناو ئاگرن کە لە حەدیثی پێغەمبەر دەهاتوە صلی الله عليه وسلم کە باسی ئاگری دۆزەخێ دەکات دەفەرمێت ئاگری جەهەنەم ئەوەی کە لێرە باسی کرا ئوقید على النار 1000 سنة 1000 ساڵ گڕی تێبەرگراوە 1000 ساڵ گەرم کراوە حتى احمرت هەتا بۆتە ئاگرێکی سوور. ثم أوقد عليها 1000 سنة اینجا جارێکی دیکە تینێکی دیکەی بەبەردا کراوە 1000 ساڵی دیکە لە گەرمیا سپی بووە ئەو جار ثم أوقد عليها 1000 سنة پاشان 1000 ساڵی دیکە بەس خوا گەرمی کردووە حتى اسودت هەتا ڕەش داگەڕاوە. فدەفەرمێ فهي سوداء مظلم ئێستا جەهەنەم ڕەشە و تاریکیش ڕەشە و تاریکە کە 3000 ساڵ ئەو ساڵانەی کە خوا بۆ خۆی دەزانێت مەبەستی کام ساڵانەیە خوای گەورە تەنها خەریکی وەک دەڵێ ئامادەکردنی وە گەرمکردنی وە گڕتێبەردانی بووە. ئەو ئاگری کە لە قیامەتی ئەو کەسانی پێدەسووتێنرێن و ئەو کەسانە تێک دەشکێنێ ئاگری خوایە و الموقدە کە داگرسێنراوە التي دەفەرمێ ئەو ئاگرە تطلع دەگاتە على الأفئدة سەر دڵەکانیش هێرش دەباتە سەر دڵەکانیش بەوە ناوەستێت تەنها پێستر بسووتێنێ یا گۆشتر بسووتێنێ بەڵکو دڵیش دەسووتێنێ کە دڵ سەرچاوی ئەوەن بۆ تاوانباران هەموو تاوانێکە سەرچاوی هەموو خراپەیەکە بۆ کەسێک کە خراپ بێ بەعکسیشەوە تەڵان ئەگەر چاک بێ سەرچاوی هەموو چاکەیەکیشە بەڵام تەنانەت دڵیش کە سەرچاوی بڕیار و قەرارە ئاگرەکە ئەوێش دەسووتێنێ ئەو نییە تەنها پێست بسووتێنێ التي ئەو ئاگرە تطلع يعني دەگاتە على الأفئدة سەر دڵەکانیش هێرش دەباتە سەر دڵەکانیش و دڵەکانیش دەسووتێنێ. ئینەها بێگومان ئەو ئاگرە هەر ئەوەندە نییە 3000 ساڵ گەرم کرابێ و دڵ بسووتێنێ عەلەیهیم لەسەریان موؤسەدە قوفڵش دەدرێ داش دەخرێ. هەموو کەسێکی جەهەنەمی لە ژوورێکی تاکە کەسی شەخسیدایە ئەو ژوورە تاکە کەسیە کە نە هیچ هەوایەکی لێ دەچێتە دەرێ نە هیچ هەوایەکی بۆ دەچێتە ژوورێ
دەرگاکەشیان لەسەر قوفڵ دەدرێت. هیچ ئەمەل و ئومێدێکی نییە کەسەکە لەو ژوورە تاکە کەسیە بهێنرێتە دەر. ئینەها بێگومان ئەو ئاگرە لەسەریان مؤسەدە قوفڵ دراوە داخراوە. ئەو جار هەرەوەندە نییە لەوەش مەترسیدارتر فی عەمەدین لە کۆڵەکەیەکی ئاسنینی ممەددەدە درێژی سوورەکراوەی بە ئاگری جەهەنەمێ کەسەکە دەبەسترێتەوە. جا کەسەکە تەمان هیچ لە شوێنی کە باسی دەکا کە لە زنجیرێکی 7 گەزیدا دەست و لاق و بەیەکەوە ئەوجار دەست و لاقی لەگەڵ چەنەکەی بەیەکەوە بە زنجیرێکی 7 گەزی لە یەکتر دەبەسترێت. بەو زنجیرە 7 گەزیە تەمان لەو کۆڵەکە ئاسنینە کە لە ژوورە تاکیەکەدایە کەسەکەی دەبەستنەوە. ئەوجار ژوورەکەشی تەوان ئەو ئاگری تێدایە کە خوا وەسفی دەکا 3000 ساڵ بەس گەرمی کردووە. ئەوجار ژوورەکەشی لەسەر قفڵ دەدرێت. چانەگەر تەنها بیری لێ بکاتەوە ئەوەی لەگەڵ بەتەواوی ئیمانێکی کامڵ و ڕاستەقینەت پێی بێ بەڕاستی ئینسان دەبوو لە بەرامبەریدا لە هۆش خۆی بچێت و پێشینان لەبەرەوەی ئیمانداری زۆر چاک بوون. زۆر جار کە ئەو ئاتانیان خوێندونەتەوە بە سەحات و بە شەو بوراونەتەوە هۆشیان لەسەر خۆیان نەماوە چونکە خۆیان خستۆتە ناو مەشهەدەکەی وەک ئەوەی کە خۆیان لە ناو حاڵەتەکەی دابن. ئینەها عەلەیهم مؤسەدە بێگومان ئەو جەهەنەمە ئەو ئاگرە لەسەریان قوفڵ دەدرێ و دادەخرێ. ئەوجار فی عەمەدین ئەوان لە کۆڵەکەیەکی ئاسنینی گەرمکراو ممەددەدە دەبەسترێنەوە و قایم دەکرێن و ناتوانن بە هیچ شێوەیەکی جۆڵە بکەن. صلی الله علی سیدنا محمد و علی آله